من پێم وایە مەسئولیەت وەکو مەسئولیەتی دابینکردنی بژێوی بۆ هاوڵاتیانی خۆی، دابینکردنی موچە بۆ موچەخۆرەکانی، بژاندنەوەی بازار بە مستەڵەحێکی باوڵێن عام بەخێوکردنی ئەم خەڵکە مەسئولیەتی حکوومەتی هەرێمی کوردستانە. وانە بۆیە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ حکوومەتی هەرێمی کوردستان نەوت هەرچۆنێک بێ زەخت لە کۆمپانیەکان بکە، هەرچی بێ دەستبەرداری زۆرش بێ بۆ ئەم قۆناغا لە ڕێگەی سۆمەوە نەوت هەناردە بکرێ، زامنی موچەی فەرمانبەران بکات تەنانەت بۆ 2025 و 26 ماوەی 2 ساڵ 3 ساڵێک ئەم مەلەفە حل ببێ بۆی لانی کەم خەڵک ببوژێتەوە، ژێرخانی ئابووریە وڵاتە تۆزێ هەستێتەوە سەر پێی خۆی و موچەخۆر لەم قەلەقی ڕزگاری بێ. ئەم مانگە موچەکەی وەردەگرێ، زەمانەتی نییە مانگەشی دیکە کاتێک موچەکەی وەردەگرێت. بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولیەتێکی گەورەی لەسەرشانە بۆ ئەم قۆناغا دەبێ هەر چۆنێک بێ ئەم بابەتە حل بکە، لە داهاتی نانەوتی دەست لە 15 ملیارێکی زیاد هەڵبگرێ، نەوت ڕادەست بکە ئەوەی کە هەیە بۆ ئەوەی بابەتی موچە بۆ ئەم قۆناغا حل بکەین و لانی کەم بۆ ماوەی ساڵ و نیوێک 2 ساڵی داهاتوو بابەتی موچە حل ببێ و ژێرخانی ئابووری ئەم وڵاتە ببوژێتەوە تۆزێک ئینجا بۆ مستەقبل بیر لەوە بکەینەوە قانونی نەوتوغاز چۆن دەربکەین بەوەی کە کەس لەگەڵ ئەوە نیە تۆ مواز لە مافە دەستوریەکانی خۆت بێنی وەکو هەرێمی کوردستان، کەس لەگەڵ ئەوە نیە خوا نەخواستە قەوارەی هەرێمی کوردستان زیانی پێ بگا. قەوارەی هەرێمی کوردستان مڵکی خەڵکی کوردستانە، قوربانی بۆ دراوە، زیاتر لە 100 ساڵە کورد قوربانی دەدا، بەڵام قۆناغێک هاتوۆتە پێش خەڵک نانی نییە بخوا، خەڵک موچەی نییە، وەزعێکی دارایی یەکجار خراپ لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستاندا هەیە. ئەم قۆناغە پێویستی بە چارەسەرێ، پێویستی بە تێڕوانینێکی دیکە هەیە. تەنانەت وەکو باسم کرد ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ نەوت ڕادەست بکەین لە سەرداهاتی نانەوتی زۆر کێشە دروست نەکەین، هەوڵ بدەین لەگەڵ باشبوونی دۆخی ئابووری خەڵک بۆ خۆشمان ژێرخانی ئابووری ئەم وڵاتە تۆزەچکە پتە بکەین، نەک وای لێبێ هەر ڕۆژێک لەگەڵ بەغدا موشکلمان هەبوو مانگێک موچەمان پێ نەدرێ.